ئەو پرسیارەی لە وزاری هاتۆ قوتابیان پێیان وابوو لە ڕووی دەربڕینەوە هەڵەیە بۆیە تووشی هەڵە بوون. پرسیارێکمان دەڵێت لە ڕستەی پەپولانی ڕەنگاوڕەنگ مەکوژن ئەگەر دیارخراو بکەین بە ناسراو ڕستەکە دەبێتە چی؟ ئەگەر تەماشای بکەین لێرەدا ئامرای زانەپاڵیمان هەیە پەپولان پێش ئامرای زانەپاڵ هاتیە بۆی پەپولان دەبێتە دیارخراو. وشەی دوای ئامرای زانەپاڵ ڕەنگاوڕەنگە کە هاوڵناوێکی لێکراوە دەبێتە دیارخەر. بۆیە لێرەدا داواکاری پرسیارەکەمە دەڵێت ئەگەر دیارخراوەکە بکەینە ناسراو واتە پەپولان بیکەنە ناسراو دەبێتە پەپولەکان و لەبەر ئەوەی هاوڵناوێکی چۆنیەتی لە پاشهاتی هاوڵناوەکە لێکراویشە لێرەدا ئامرای زانەپاڵیە دەگۆڕی لە ئامرای زانەپاڵی بزوێنی کورد کە ئامرای زانەپاڵی بزوێنی کورد بەکارهات نیشانەی ناسراویەکە لەگەڵ نیشانەی کورد دەچێتە سەر هاوڵناوەکە واتە ڕستەکە بەم شێوەی لێدێ دەبێتە پەپولە ڕەنگاوڕەنگەکان تەماشای بکەین پەپولە ڕەنگاوڕەنگەکان مەکوژن. ئەمە وەڵامەکەیە کە پەپولە ڕەنگاوڕەنگەکان مەکوژن. تەماشا دەکەین ئامرای زانەپاڵی یا دەگۆڕێت لە ئامرای زانەپاڵی بزوێنی کورد و لێو نێوانەدا ئامرای زانەپاڵی بزوێنی کوردەکە بەدیار ناکەوێت و نیشانەی ناسراوی لەگەڵ نیشانەی کۆ کە ئەکانە لەسەر ناوەکەوە دەگوازنە سەر هاوڵ ناوەکە بۆیە پەپولە ڕەنگاوڕەنگەکان مەکوژن دەبێتە وەڵامی ڕاست و دروست بۆیە دەبتە چی؟ دەبتە وەڵامی B وەڵامە ڕاست و دروستەکەیە پەپولە ڕەنگاوڕەنگەکان مەکوژن بە هیوای سوودبینی.